بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە باسی مەشاهیدی قیامەت ئەکەین و مەشهەدەکانی قیامەت لە کتێبی نازداری زانای پایەبەرز سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ. ئەو سوورەتانە و ئەو مەشهەدانەی قیامەت کە هاوڵانیان لە مەککەی پیرۆزە پەروەردە کرد زۆر گەورەیە. ئێمە چەندین جار لە خزمەتیان نبینەوە تا ئەو جیلەمان بۆ دروست ئەبێتەوە کە جیلی ئەسحاب کە لە زەمنێکی زۆر کەمە توانیان فتحی هەموو جیهان کەن و فتحی دڵەکان و ئەراضی بکەن. بۆیە سەید قوتب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەسحاب لەناو مەککەیان نوێژیان نەکرد و ڕۆژویان نەکرد و حەجیان نەدا و حەجیان نەکرد و زەکاتیان نەدا و هاکەدا. ئەفەرمێ لەگەڵ ئەوەشە بەو پتەویە دروست بوون. هۆکارەکەی ئەم کەلیماتانەی قورئان بوو و ئەم مەشاهیدانەی قیامەت بوو کە هەمیشە لە پێشچاویان بوو. فکرەکەی سەید قوتب ئەوەیە کە تۆ لەگەڵ قورئانە بژی، چاو بنووقێنەوە لەگەڵ ئەم ئاەتانە بژی. کاتی ئەم ئاەتانە باسی بەهشتەکەن بچۆرە ناو بەهشت، باسی دۆزەخەکەن بچۆرە ناو دۆزەخ. کاتێک باسی نعمەتەکانی یان جەماڵەکانی ناو بەهشت ئەکەن لەگەڵ یانە بژی. ئەفەرمێ ئەسحاب لەگەڵ ئەم نعمەتانە ئەژین، بۆیە ئاوا بە جوانی و بە کەماڵی بەو شێوازە پەروەردە بوون، دنیا بەلایەنەوە زۆر کەم بەها بووبوویەوە. سوورەتی 38مین کە لە مەککەی پیرۆزەیەتە خوارە سوورەتی سادە. سوورەتی ساد مەشهەدێکی تایە کە باسی قیامەتمان بۆ ئەکە. مەشهەدەکە لە 3 تەوەر پێک هاتووە. تەوەرێکیان باسی بەهشتەکە، تەوەرێکیان باسی جەهەنەمەکە، تەوەرێکیان باسی قسەکردن و مخاسەمە و ململانەی خەڵکی ناو بەهشت ئەکا لەگەڵ یەکترە. ئەو کەسانی کە خەڵک شوێنیان کەوتون و بەرەو گومڕایان بردوون لەگەڵ شوێن کەوتەکانیانە قسە ئەکەن پێکە و مناقەشە ئەکەن و خوای گەورە تۆماری کرد. ئەفەرمێ وئین للمتقین لحسن مآب. ئەو کەسانی کە متقین لە خوا جەل جەلالو ئەترسن و خۆیان لە گوناهەکان ئەپارێزن لە حسن مآب، باشترین گەڕانەوەیان هەیە بۆ لای خوا جەل جەلالو، باشترین گەڕانەوە چاوەڕێیان ئەکا. وشەی مەئاب، وشەی ئەواب، وشەی ئەیاب، ئەم کەلیماتان لە قورئانە هەمووی بە معنای ڕجوع دێ، گەڕانەوە. تەمان ڕجوع و ئیاب فەرقەکەی چییە؟ هەمیشە ئەگەر کەسێ بە حسی خۆی، بە هەستی خۆی، بە ئیرادەی خۆی بگەڕێتەوە پێوترێ ئەواب. ئەگەر بەبێ ئیرادەی خۆی بگەڕێتەوە پێوترێ ڕجوع. بۆیە ئەگەر تۆ بەردێکت هەڵدا کێشای بە شتێکە و گەڕایەوە پێوترێ ڕجوع. بەس ئەگەر مرۆڤێ هەڵەیەکی کرد و گەڕایەوە پێوترێ ئەواب. ڕجوع بۆ مرۆڤیش بەکاریە، بەڵام ئەواب تەنها خصوصیەتی ئەو کەسانەیە کە بە ئیرادەی خۆیان، سەواء ئاژەڵێک بە ئیرادەی خۆی بگەڕێتەوە یانە ئینسانێک بە ئیرادەی خۆی بگەڕێتەوە، اینجا پێوترێ ئەواب. طبعا لە قورئانە زۆر ئەمانە ئەبینین. دەرسی پێشوو وشەی ئەوابمان باس کرد لە یەکێک لە سوورەتەکانە، سوورەتی قافە. یان ئەفەرمێ ثم ئین ئیلەینا ئیابەهم، هەر بە معنای ڕجوع دێ. وكلمة مآبيش مصدري أو يعني قرانويكي زور جوان بإرادة، كأنما أم إنسان بإرادة خوي هل أبجيره شون بقرته بجواني بقرته يا بخرابي بقرته. بوي أفرمي وإن للمتقين لحسن مآب. متقي كان جوان ترين قرانوان هيك أقرنا ولا إخوة جل جلاله لقل قرانوا شيء أبين جنات عدن مفتحة لهم الأبواب. جنات عدن أبين بهشتكان كناويان عدنا هرهم يان درقاكان يان لسر بشتو كراء وتوبو أمان. أما شدبين بيش شاي وخوت أي كسي متقي خواناسي أهلي مزقود زۆر بە جوانی تۆ ئەگەڕیتەوە لای خوا جەل جەلالوه، لەگەڵ گەڕایتەوە چی پێشوازیت لێ ئەکا؟ جەناتی عەدن، کۆمەڵێ بەهشتی زۆر جوان جوان، نەک یەک بەهشت،
چکە احتیمال لە یەک بەهشتا مەیوز ببی لە یەک باخە مەیوز بی چەندین باخ و باخچە چاوەڕێت ئەکا مفتحة لهم الأبواب کە هەموو دەرگاکانیان لەسەر پشتە واڵا کراوە. ئەم ئیماندارانە کاتێک کە ئێرە بەجێ هێڵن و ئەڕۆن هەر ئەوەندەیان حیسابە ئەچە ناو بەهشتەوە لەوێ چۆن حاڵیان چۆنە متكئين فيها يدعون فيها بفاكهة كثيرة وشراب. یەکێک لە صفاتەکانی خەڵکی بەهشت کە خوای گەورە زۆر بە ئەو نعمەتەی بە جوانی باس کردە بریتێ لە پاڵدانەوە. پاڵدانەوە طبعا دوو معنای هەیە. معنایەکیان ئەوە یعنی ئیسراحەتەکە، معنایەکیان ئەوە یعنی فعلا پاڵ ئەدەنەوە. پاڵدانەوە دوو شێوازە، لەسەر کورسی و قەنەفە و ئەمانە بەم شێوازە، لەسەر زەوی و بە پاڵپشتەوە هەر بەو شێوازەشەکە. گرنگ ئەوەی ئێمە لە ئاەتە پیرۆزەکانە ئەبینن ئەهلی بەهشت پاڵدانەوەیان هەیە ڕوشیان لە یەکە. ئایا لەسەر زەویدا ئەنیشن، ئایا لەسەر قەنەفەدا ئەنیشن، ئایا تەواو ڕائەکشێن پاڵ ئەدەنەوە، یان ئایا ئەمە بەسی ئیسراحەتە؟ هەموو مفەسرین ڕەیان هەیە لەسەری. گرنگ ئەوەی ئەزانین یەکێک لە نیعمەتەکانی بەهشت پاڵدانەوە و ئیسراحەتکردنە، نەک هەر پاڵ بدەنەوە و تەواو ئیسراحەتکەن. يدعون فيها بفاكهة كثيرة وشراب. داوا ئەکەن و داخوازی میوەیەکی زۆر ئەکەن و خواردنەوەیکی زۆر ئەکەن و هەموویان بۆ دەستەجێ ئەکرێ و لە بەردەمیانە ئەبێ و حازر ئەبێ. واتە بیرکەرەوە لەو مەشهەدە ئەسحاب لە ناو گەرمایەکی زۆرە و عقوبە ئەدرێن و عەزاب ئەدرێن و ناڕەحەت ئەکرێن. رب العالمین پێیان ئەڵێ هەر ئەوەندە ئێوە لێرە دەرچوون بەم جەماڵ و کەماڵەی خۆتانەوە ئەچن ناو بەهشتێکی ئەوە پاڵ ئەدەنەوە، فاکهەیەکی زۆر و شەرابێکی زۆر چاوەڕێتان ئەکا. غەیری ئەوە عندهم قاصرات الطرف ئەتراب. عینەن لە ناو بەهشتە هەر ئەمە نییە میوە و میوەهات هەبێ، کۆمەڵی حۆریاتی زۆر جوانیان بۆ دانراوە. قاصرات الطرف چاوەکانیان تەنها هاوسەری خۆیان ئەبینێ، ئەتراب هاو عمری خۆیانن. ئەتراب هەندێک لە مفەسرین لێکیان داوەتەوە بە سنگی ئافرەت، بەڵام کاتێک کە ورد ئەبیتەوە هەڵەیە ئەو لێکدانەوەی. وەکو ڕاغیبی ئەسفەهانی ئەفەرمێ تەنانەت سنگی ئافرەتیش بۆیە باس ئەکرێ لەبەرەوەی ئەتراب لە ئاستی یەکان، بە ئاستی یەک گەشە ئەکەن. ئەفەرمێ بۆی ئەتراب لێرە یعنی ئەم دوو کەسە حۆریەکە لەگەڵەمە هاو عمری خۆیەتی، هاو زەمەنی خۆیەتی. هذا ما توعدون ليوم الحساب. ئەمە بوو کە خوای گەورە مژدەی پێدە ئەبوون بۆ ڕۆژی حساب کە پاداشتان بداتەوە. ئەی ئەهلی دیندار، با لێرە ئەهلی کوفر زەرری لێدابن و زەلیلی کردن و عەزەتی دابن، ئەمە خوا مژدەی پێداون و وعدی پێداون و پاداشتان ئەداتەوە بەمە. إن هذا لرزقنا ما له من نفاد. ئەمە ڕزقی ئێمەیە، کۆتای نییە و تەواو نابێ و بنبڕ نابێ. ڕزقی رب العالمین وا تەسەور نەکەین وەکو دنیا ئەم ڕزقە ئەمڕۆ لای منەوە سبەینە لای من ڕۆشتووە. نا، إن هذا لرزقنا ما له من نفاد. قد ئەم ڕزقە کۆتایی پێ نایە. ئەمە سەواء قسەی ئەهلی بەهشت بێ کە سەیری ڕزقەکان ئەکەن و ئەڵێن ئەمە ڕزقی ئێمەیە و ئیتر تەواو قەت لە لامان دڵا ناچێ و هەمیشەیی ئەبێت، یان رب العالمینە وعدێکی ترە بە عەبدەکان کە عەبدەکان چۆن لە ناو بەهشتان ئاوا خالیدن و ئاواش نیعمەتەکان خالیدە لەگەڵتانە. ئەم ئاەتە پیرۆزە إن هذا لرزقنا ما له من نفاد. ئیمامی سیوطی ئەفەرمێ باشترین ئاەتێکە کە ئینسان بیخوێنە بۆ بەرەکەت. زۆر کات ئینسان بەرەکەت لە ژیانیان نامێنێ، لە حاڵیان نامێنێ، لە ماڵ و سەر و سامانیان نامێنێ. ئەفەرمێم ئاەتە سڕێکی زۆر گەورەیەتیایە، هەر ئینسانە بیخوێنێ بەسەر پارەکەیە، بەسەر کوشت و کاڵەکەیە، بەسەر کەسابەت و دوکانەکەیە. ئەفەرمێ بەرەکەتێکی زۆر گەورەیەتی ئەکەوێ بە سڕی ئەم ئاەتە إن هذا لرزقنا ما له من نفاد. ئەمە ڕزقی ئێمەیە و کۆتایی نییە. سەواء قسەی ئەهلی بەهشت بێ یعنی ئەمە ڕزقی ئێمەیە و کۆتایی نایە، یان قسەی رب العالمین و وعدی ئەو بێ کە ئەمە ڕزقی تایبەتی منە بۆ ئەهلی بەهشت و کۆتایی نایە. بەڵام ئەو تەجروبەیە کراوە لەلایەن عولەما کە بۆ بەرەکەتی ژیان زۆر خوێندویانە و زۆری سوودیان لێ وەرگرتو. مەشهەدی یەکەممان تەواو زانیمان، مەشهەدی یەکەم ئەبەم جەماڵ و کەماڵەوە ئینسانی متەقی ئەگەڕێتەوە، جوان ئەگەڕێتەوە، ئەچێتنەوە ئەم بەهشتانەوە هەر لە ئێستەوە دەرگای واڵایە بۆیان.
پاڵ ئەداتەوە فەواکیهی زۆر و شەرابی زۆر و قاسرات و تەرف حۆرێکان لە خزمەتیە، ئەمەش وعدی خوایە و ئەمەش ڕزقێکە کۆتا نابێت. دوای ئەمە ئەفەرمێ ڕاستەوخۆ هذا وإن للطاغين لشر مآب. وشي طغيان زورة لقرآن، طغى هاتوا يطغي هاتوا طغوا هاتوا طاغوت هاتوا طاغية هاتوا، همو أمانة بمعنى لادان للسنوري خوي. طغى بمعنى چی دێ لادان للسنوري خوي، تجاوز أكا لحد خوي للسنوري خوي. أفرمي هذا وإن للطاغين لشر مآب. أما بو طاغية كان خرابترين قرانوي. طبعا القرآن حتى أفرمي فأما الثمود فأهلكوا بالطاغية. عندنا مفسرين أفرمون آبك الطغياني كرت لما طغى الماء حد شتيق لحد خوي لا يدا زيادة كرت تجاوزي كرت بي أو تريشي بي أو تري طاغي وطغات. حتى طاغوت كالقرآن هاتوه طاغوت بهمو كسك أو تريك مجاوزة حد خوابك لحد خوا لا بدا تجاوزي كرت بي أو تري طاغوت. دواتر طاغوت وتراوى بو كسش كأبرستري أجر مروفك برحياة ببرستري بي أو تري طاغوت. طبعا مروف برستي لو تارك عرزم كردن إنسان طبيعتي آواي هر أبي ببرستي يا لخوي نزمتر أبرستي بردو دار ومشكو أمشتانا أبرستي يا لمستواي خويا مروف أبرستي يا لسري خويا الله أبرستي. لما أنت تجاوزناك عبداتي إنسان هربي عبداتي كجيهاني جالس السير كان هم ياوها بوذي كان أبيني مثلا أو هم بوذيان كروت أخوي خويان أري بوذاتي والله مروف يكوكوين. أما أنا بيانوتي طاغوت أو أنا كمروفن وأبرسترين لغيري خواه بيانوتي طاغوت. أفرمي لم آية بيروزا هذا وإن للطاغين لشر مآب. أو كسانيك الطاغين لحد خواه لا أدن لسنو لكان خواه لا أدن طغيان أكن. سبحان الله إنسان لما سلي طغيانا لهرشتك طغياني كبري بينا جيري. تصور كان لإنسان كجيا طغيانك إترخو تشاوي تاو تنها بخوان تيري توشي أمن خوشي أبي بكجي إنجا إسراحتك لما سلي فساد الشهوة تيرنا بيتر كأو طغياني كر زور بزحمة خوي بي أجيريتو بو إنسان أبي زور آقاي لبي. أفرمي أو كساني كطاغين لري لا ينداوى شون أقرنا ولا إخوة لشر مآب زور بخرابي أقرنا ولا إخوة جل جلاله. كأجرنا وجهنم يصلونها راستوخو أجنا أجرك كالشكيبي أنا وجهنمك خوي الصلة بمعنى الشكاننا يعني الشكيبي أنا فبئس المهاد. خرابترين الراخر خرابترين شتيك فرج رش قرابة بأجر بريتيل جهنم أصلنا أوشينا هذا فليذوقوه حميم وغساق. دي أما لبريوي أوان فواكه وشرابيان هبو لنا وبهشتا أمان چيان هي لبري آوي قلب قليان هي كإخوانا وحميم زور قرم كناوسيكيان هرهم دا أرزيني وغساقيان هي كأفرمون ما يقطر من جلود أهل النار أو خوينو كيمو جراعة عارقي لأهل أقرية أخوارا وبيوتي غساق أوان أدريتي لبران بران هر أمن دي أمينا وأهلي أقرب بخون وطائبنا وآخر من شكله أزواج چندين عذابي تر دودو جود أزواج عقوبيان أدري وعذابيان أدري لنا وأقرب يستسيري أمدو مشهدك مروفا كان همو أبي إيرا بجيب يلا هيانا بحسني مآب أقرته ولا إخوة هيانا بشر مآب هيانا متقية هيانا طاغية هيانا لخراب أخوي أبارزة هيانا حيج حسابك ناكا بخراب وتجاوز أكا. أمانين لنا وبهشتا أوانين لنا ودوزخا أمانين لنا وبهشتا فواكه ميو شرابي جوان أمانا بعين الشواز لنا وآقرا حميم وغساق يعني هي كي مجرعتي أهل جهنم أكرب قريانا. لبيشو باسي قاصرات الطرف كردو ليرج وشيء أزواجي بكاره هنا وشيء أزواج لقال أوات تناسبك جواني قرآنية لروي بلاغة وجمالك زور جواني داو بآياتك
أفرمي وآخر من شكله أزواج لو تويتي هاو عمري خويتي حوريا كان أمش الله هاو عمري أمان عذابه عذاب لسر عذاب هاويني عذاب ديها عذاب شكل عذاب كان هر جاري بجورك بو أقورين نبادا ألفت بقرن بجورك لعذاب كان أمدو مشهدي رب العالمين وباس كردوين دواي أما مشهدك ناو دوزخ من وباسك أماني ناو دوزخ هر أمانية بين خلق أكريت الجورة هر وجبه وتاقمة لقل خويان أم جماعة فلان حزبيان برستوا بابيك وبرون أم جماعة فلان قوريان برستوا قورة كان يكم جاء أخرته أقرؤون بدوايا وهكذا أفرمي هذا فوج مقتحم معكم لا مرحبا بكم كاتي أم طاغيان أسنا أو قورة كان ينلناو جهنمان وجبه خلشي تازيان بويد أمان ألين لا مرحبا بكم إنهم صالوا النار أو تاخوان قمراب ونقيشتن بآقر أماني كشوين أوان كوتون خوا كان بعكسه طاغية كان طاغوت كان لنو جهنم تبريان ليكن أمان ألين قالوا بل أنتم لا مرحبا بكم برخوتان بخيرنين خوتان مرحباتان لنبي أنتم قدمتموه لنا وبون أم ربازة بيسانتان لا إما شيرين الجوان كردو وهاتان بشاني إما دا كشتي باش وشويني كوتين فبئس القرار ما وايكي زور خراب جايكي زور خراب بوهر همو من هي لم شوينا أو شويني كبشاني إما تان دا خراب ترين شوين إنجا ليرة كسيرة كان ليرة أوهم وشبليان كتابونا فرق لونا فرق إلا بيشخوان ولا أقراي وأشري لا مرحبا بكم كيوتي شبلان بولي بدل ليرة أم مستضعفانا لقل كبرايا هاواريان لهالأسي ألين قالوا ربنا من قدم لنا هذا فزده عذابا ضعفا في النار خويا أو كسي أمشتاني لا إما شيرين الجوان كردو إما كرد عبدي خوي لدنيا فزده عذابا ضعفا دو برابر عذابي بدا يا إلهي لناو أقرأ طوء زليل السوكي بك أو إما زليل السوكي أليرا سبحان الله أم مخاصمة أبيني أم قصانة أبيني لاك طاغية كانوا كبراي سرزوي هموي لناو أقرأ لا يق أماني شوين يعني كوتون ضال وقمران هموي بدوان طبعا إنسان يان أزانيته شوين أكوي شوين غلط أكوي أجزاني غلطة أو مغضوب عليهما أكو يهود واي يان نازاني وشوين أكوي والضالين وكو نصارى واي بلام نتيجة هر هموي لنا وآقرايا أم مخاصمة وجدلينا وآقر رب العالمين بو إيمي تومار كرد أليرا يكسر سرجمان أباته بولا مسلمانا الله كاتي أم مستضعفانا أسنا وآقروا أم شوين كوتوانا أسنا وآقروا أبينن ورده تشاوى كان ولا تاريخي آقرا أبينن قورا كان ينهمون لا آقرا دعاء كان لقورا خواهي عذابي زياتريان بدا بلام تشاوى كان وخلقي اشترنا بينن عجائبيا ليه وقالوا ما لنا لا نرى رجالا كنا نعدهم من الأشرار أري أول شيء خلقي كي إما نايبينين ومن أزاني أما خرابا لسر زبيا كتشي ليرا نان بينين اتخذناهم سخرية إما أوان من بقالتا وسير أكردو بقالتا وما أنتي أقرش إيشا كان إيشا كي قالتا قالتا من بأهلي مزقوتا كر بحجابا كر بريشا كر بأهلي دينا كر بقنجي مسلماني دين دارا كر إسنان بين لأقرا همويا لدروي أقرا أم زاغت عنهم الأبصار أري هل ليرنين لبهشتا ين تشاو من نان بيني تاوسو تاونو نان بيني طبعا ليرا جواب نادات رب العالمين أما يبجيه يشتوى يعني بيقين أمان لنا بهشتا بيقين أمان لزمرية كمن بيقين أمان لنا متقية كان إن ذلك لحق تخاصم أهل النار رب العالمين أفرمي أما بحق راستية أما دمدمي ودم قالينا وأهل أجرا كبوتان باسك بيركنا ومسلمانك خواناسي أكات همو كافري جيهان دشتا اتربي أكري أمرو عزة النادا تصور ما كان يسوى أمرو مزقوتا كان آودان وقصيتي أكلو تبعني تاغبا لسجنا يكتر بيني هميشا أهل دين لململانيك بهيزا أبو لقل أهل باطلة
كافر بيدين أنواع زور عقاب وعذاب يعني بير لأندلس أكيتو أوهم مسلمانا تابوت يعني هنا بوهرهم بزمار مسلمان كان تأكلوا ليش كان هذا تابوت قاتاي كشت يعني درس كان كشتني مسلمان سوتاني مسلمان نخوش خصني مسلمان يتركوا كافر لكاري خوي ناوست جاري وهاي بدسي مسلمان كي بعقلش عقوبته أدا عذاب أدا مشكلة بدروسك توي إيمان دار تولا نو أمل ملانياي وكافر بيدين يجب قالته وسيري كاركيتوك ببشوك سيري أم جمال وجواني مزقوتك كاتب أخوي أزاني لحظوء الرب العالمين أقر الرأي جريتو لنا جهنم أم هاوار مخاصمي الرؤدا كأم أهلي خواناسي وطاعة دين داريا نابي مجتمعي جاهلي لقال مجتمعي إسلامي أمدو جيوازكيتي مجتمعي جاهلي مجتمعي طاغية تصور كان طغياني إنسان أمره لحد هم تجاوزي كله بويا عقوبة إخوة زور نزيك بوما طغياني إنسان للشهوة أزان إسا لآفرت تجاوزي كربو بو بياو لبياو تجاوزي كربو منالي بشوك لمنالي بشوك تجاوزي كربو آجل كان إسا تجاوزي كربو بوكالو موكالو شتيوه شكو طغيانك إنسان حيشتي الرأي ناقري دي أبيش وينك بعقوبة أم طغياني بخواكنا وجهنم لكشتنا تصور كان إنسان شي لي أكري لسر زوي يعني إنسان شايك بصيري ميجو سجن كان سيرك لا استا لو سداي بحساب بيشكوتن أنواع جوري عذاب وعقاب تابدا أن ريبو سجن لولا طبعا كافر طبيعتي أو ادعاء جوان دائنة ما في مروف ونازان لبنا وإنجا بكوش عقوبة إنسانية نخوشي توزان شو طغيانك لإنسان هاتو نخوشي بلاو كيتو مروف بكوجي أي هاوار طغياني اقتصادي لو بر جيهانا وطوزي أونا النوت لم كل زانا شكبري بيتزي باشا تسيرو طغياني اقتصادي أكا همو جيهان برو طغياني كي زور قورو أبي أم طاغيانا أم عقوبة بخوا أي أهلا بيد صلاتك أي شون أوها والله برزانة كهيج دا صلاتي كان نقولنا مكة والله أمر الرق الله مشهدي مكة إيمان داران بأنواع جور عقوبة أدرين اقتصاديا سياسيا فكريا عقليا ذهنيا شهوانيا لها مرة كانوا عقوبة أدن عذاب أدن أي نابي أم مستضعفانا رب العالمين باداشتيان بداته أهو باداشتك أمان لنا وبهشتو أوانج لنا ودوزخا أمان درقاي بهشتيان بكراوتو أوانج بحتمي تشيجي آكر أكنو آقريان بيو أنوس خواهيان لد أبارينا ولد ألالينا بزماني برجو ليشك لمالكاني تويا كوبينتو أزانين يا إلهي رومانية شاوبرسكين وسيلي الديوان ودرقاني رحمتتكين أزانين يا إلهي كردويك من يدلي بيخوشكين ولحضوري تويا باسي بكين بلام يا إلهي لم زمني فتنة وفساد وكوبونوي كافراني جيهان بسر ما نوا إما خومان قرتو أمتي بيغمبرين صلى الله عليه وسلم إما شوين أو شيريني جيان مان كوتوين أو شيريني ضل مان كوتوين يا إلهي أقرشي هلوكم وكريمان زور بي بلام تو زور بخشن دي همو روجيك رمضان عبدكان اتق أكيتو نجاتي أن أدي لا أقر دا يا إلهي اتق مانك لا أقر ورزقار مانك يا إلهي داوال لي أكن بناوي جوانت بصفتي برزة باسمي عظمت رحمته بزي خود بسر مانا ببارنا عفو عافيتي خود بسر مانا ببارنا إلهي داوال لي أكن بقوري خود سيري قناه هلو بلمان مكا يا إلهي سيري ظلمان ككتوي أوي يا إلهي سيري خجالتي بردم ديوان من مكا سيرك يا إلهي كلام زمني فتنة هرشو نبي دسمان قرتو بدينكيتو ومالكيتو أمانة بارزقاري لدينكتكين يا إلهي داوال لي أكين برحمته بزي خوت قناهي كي زور وزوان دل سرمان كلاق بوا بلان بخواء پروردگارا روجك نبو إيما مأيوس بين لتو رقايك ما شك نبردو شوين إيكوين رقاكيتو نبي لسر ربازي تو جياوين لقل دينكيتو يا جيان من بسر بردو دا إلهي داود لي أكين برحمتي خود نيجا كرتشو كالا كان من اللي قبولك بكرمي خود الرجو كرتشو كالا كان من اللي قبولك يا إلهي داود لي أكين برحمو بزي خوت بكرمي خوت
دڵەکانمان پڕکە لە نووری ئیمان، جوانی ئیمان لە دڵمانە. یا ئیلاهی ئۆقرە پێ بگرە یا رب العالمین. یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمت. کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، بەرەکەتی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی ئێمە محتاجی ڕەحمەتی تۆین. یا ئیلاهی نێوچەوانمان بگرە بۆ خەیر و لەم خراپەکاریانە بمان پارێزە، صافمان کەرەوە، ساغمان کەرەوە بۆ خۆت. یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت، بە بەزەی خۆت، بە کەڕەمی خۆت قبوڵمان کە، لە لای خۆت وەرمان گرە یا رب العالمین. ناوی بێکەڵکی ئێمە لە لای مەلەء الأعلا باسکە یا رب العالمین. یا ئیلاهی ئێمە ذکری تۆمان کرد، ذکرمان کرد، ئێمە شکری تۆ ئەکەین، یا ئیلاهی بۆمان زیاد کە. یا ئیلاهی ئێمە ئەمانەوێ نەسرەتی دینەکەی تۆ بدەین، نەسرەتمان بدە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت، بە کەڕەمی خۆت. یا ئیلاهی لەم دنیا سەرمان بەرزکە و لەو دنیا سەرمان بەرزکە. زەلیلی سەر جێگەمان مەکە یا ئیلاهی، زەلیلی دەستی زاڵمانمان مەکە یا ئیلاهی، زەلیلی دەستی نامەردمان مەکە یا ئیلاهی. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببورە. ئەو دایک و باوکانەی کەماون، یا ئیلاهی سێبەریان درێژکە بەسەر ئەولادەکانیانەوە. ئیلاهی هیدایەتیان بدە، خۆشەویستی خۆت لە دڵیانە زیاد کە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت ئەو دایک و باوکانەی وەفاتیان کردووە، یا ئیلاهی ئارامی بەسەر گۆڕەکانیانە ببارێنە. یا ئیلاهی مردوویەکی زۆری ئەم ئومەتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەیە، بەخوا بێکەس و بێنازن. یا ئیلاهی هاوارمان بۆ لای تۆ هێناوە، لەم بێنازی و بێکەسیانە تو گەورەی خۆت ئارامی بەسەر گۆڕەکانیانە ببارێنە. ئیلاهی لەسەر جەم مردوەکانمان ببورە، لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ببورە. یا ئیلاهی لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵەکانمان ببورە، لە گوناهی وەچەکانمان تا ڕۆژی قیامەت ببورە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی براو خوشەکانمان ببورە، لە گوناهی خزمەکانمان ببورە، لە گوناهی هاوڵەکانمان ببورە، لە گوناهی دراوسێکانمان ببورە، لە گوناهی مامۆساکانمان ببورە، لە گوناهی قوتابیەکانمان ببورە. ئیلاهی زۆرن ئەوانەی کە خزمەتی ئەم دینە ئەکەن، بە هەر ناوێکیان هەبێ و لەژێر هەر ناوێکا بن، بەخوا ئیلاهی هەمویان ئەیانەوە خزمەتی دینەکەی تۆ بکەن. یا ئیلاهی لە گوناهی هەمویان ببورە، دڵمان یەکخە، ماڵمان یەکخە، یەکگوشەمان کە، پەیوەندیمان لەگەڵ یەکترا بەهێز کە یا رب العالمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت، بە ڕەحمی خۆت، بە کەڕەمی خۆت دڵمان ئارام کە، ماڵمان ئارام کە، ئەم وڵات و نیشتیمانەمان ئارام کە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین وڵاتی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئارام کە. یا ئیلاهی هەموو مسلمانانی جیهان ئارام کە یا رب العالمین. خۆیان مسلمانانێکی زۆر لە ناو عەزیەت و ئازار و سجنان، یا ئیلاهی بەهانایانەوە وەرە، ڕزگاریان کە یا رب العالمین. بە خزم و کەسوکاری خۆیان شاد کەرەوە یا رب العالمین. ئەولادانێکی زۆر دوورن لە دایک و باوکیان، یا ئیلاهی شادیان کەرەوە بە یەکتر. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمت، هەر نەخۆشیەکە هەمانە شیفامان بدە، نەخۆشیە مادیەکانمان شیفا بدە، نەخۆشیە معنەویەکانمان شیفا بدە. یا ئیلاهی ئێمە هەر یەکەمان گەوزاوی کۆمەڵی گوناهین و خۆمان پێ ڕزگار ناکرێ. یا ئیلاهی گوناهانی معنەوی زۆر دەورەیان داوین یا رب العالمین، هانامان هێناوە بۆ لای تۆ، تۆ ڕزگارمان کە. لە بەردەم نەفسمانە خەریکە نووزدا ئەدەین، لە بەردەم شەیطانە خەریکە زەلیل ئەبین، بەڵام بەخوا ئیلاهی ساتێک نەبووە چاومان لە ڕەحمەتی تۆ نەبێ، دە بە ڕەحمەتی خۆت ڕزگارمان کە لە گوناهەکان یا رب العالمین. پاکمان کەرەوە بۆ خۆت، ساغمان کەرەوە بۆ خۆت، لێمان ڕازی بە یا رب العالمین، خۆی لێمان ڕازی بە یا ئەکرەم الئەکرەمین. بەخوا پەروەردگارە دڵەکانمان پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم زۆر خۆشەوێ، تو گەورەی خۆت سڵاوی ئێمەی پێ بگەێنە، خۆشەویستی دڵی ئێمەی پێ بگەێنە، یەک ناومان لە خزمەتیا بهێنە. یا ئیلاهی یەک ناومان لە خزمەتیا بهێنە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانە، بە صیفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمت، سەڵات و سەلامی خۆت بەسەریا ببارێنە، سڵاوی ئێمە بگەێنە بە تەواوی پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام، سڵاوی ئێمە بگەێنە بە تەواوی ئەصحاب یا رب العالمین. خۆی گیان بەخوا ئێمە دڵمان پڕە لە خۆشەویستی بۆ هەموو ئەصحاب، خۆی ڕزوانی خۆت بەسەریانە ببارێنە. یا ئیلاهی ڕزوانی خۆت بەسەریانە ببارێنە. بەخوا پەروەردگارە ئێمە ڕقمان لە هیچ عالم و وەلی و خواناسێک نابێتەوە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر هەرچی ئەولیا و
هەرچی سڵحای ئەم ئومەتە و عولەمای ئومەتە ببارێنە یا رب العالمین. یا ئیلاهی ئێمە هەڵەوکەم و کوڕی زۆرمان کردووە، پەروەردگارە خەریکە حیجاب لە نێوان ئێمە و تۆیە دروستە، نێوانمان مەهێڵە یا ئەکرەمە الئەکرەمین. بمانگێڕە لەو عەبدانەی کە شەو و ڕۆژیان لە خزمەتی تۆیە، یاد و ذکری تۆ بە دڵ ئەکەن، یاد و ذکری تۆ بە زمان ئەکەن، یاد و ذکری تۆ بە کردەوەکانیان ئەکەن یا رب العالمین. خوای گیان لەم دنیاە دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ. یا ئیلاهی ئەو لەحەزانەی کە ئێرە بەجێ ئێڵین باشترین ڕۆژەکانی ژیانمان بێ لە تاعەت و عەبدایەتیە. خوای داوا لێ ئەکەین بمانگێڕە لەو عەبدانەی کە پێش دەرچوونی حەیاتیان موژدەیان ئەدرێت. خوای گیان بمانگێڕە لەو عەبدانەی کە بە متەقی لە لای خۆت تۆمارەکرێن. بمانگێڕە لەو عەبدانەی کە مەلائیکە بە شانازیەوە یا ئیلاهی موژدەی بەهەشتیان پێ ئەدەن. بمانگێڕە لەو عەبدانەی یا ئیلاهی کە لە سەرمەرگا هەرچی ڕەحمەتی خۆتە بەسەریانەدا ئەبارێنی. تو گەورەی خۆت بەخوا لە سەرمەرگا هیچ شک نابێن تۆ نەبی، یا ئیلاهی ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێن، کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێن، عەفوی خۆت بەسەرمانە ببارێن، تەسبیتمان کە لەسەر وشەی تەوحید یا رب العالمین. یا ئیلاهی لەو کاتەی بێکەس و بێناز لە گۆڕێکی تارا بەجێمان ئەهێڵن، خۆیە تۆ خۆت ببە بە ئەنیسی ئێمە، تۆ خۆت ببە هاوڵی ناو گۆڕمان یا رب العالمین. خۆیە کردەوەیە کە کردومانە ئەگەر چی سادیقانەش نەبوو بێ بۆ تۆ، پەروەردگارە بە جەهل لێمان قبول کە و لێمان وەرگرە، بیکەرە چرای ناو گۆڕمان یا رب العالمین. یا ئیلاهی داوا لێ ئەکەین ئەم ڕۆژوانەی کە گرتومانە بیکەرە چرای ناو گۆڕەکانمان، خەیاڵ و خەتەرەیەکی خراپ بە دڵمانە گوزەراوە، یا ئیلاهی داوای عەفوت لێ ئەکەین، بمان بەخشە یا رب العالمین. یا ئیلاهی داوا لێ ئەکەین ئەو لەحظەی کە زیندوو ئەبینەوە و بێکەس و ڕوت و ڕەجاڵ، تو گەورەی خۆت هەی کەسی بێکەسان، یا ئیلاهی بەرەکەسی ئێمە. یا ئیلاهی لەو کاتێکەوە محاسەبەمان ئەکرێ و شەرمەندەی بەردەم دیوانت ئەبین، بە خەجاڵەتیەوە سەیری گوناهەکانمان ئەکەین، ڕەحمەتێ بەسەرمانە ببارێن، عەفوی خۆت بەسەرمانە ببارێن، کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێن، لێمان خۆش بە یا رب العالمین، سترمان کە یا رب العالمین. چۆن لەم دنیا ئێمە شاردوێتەوە لە ساحەی مەحشەرا سترمان کە یا رب العالمین. خوای گیان لەو لەحظەیەکەوە کردەوەکانمان ئەبینینەوە و چاوەکانمان شۆڕ ئەکەین لە حزوری تۆیە، شەرمەندەی بەردەم دیوانتین، تۆ بەزەیی بەسەرمانە ببارێنە، تۆ کەڕەم و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە، تو گەورەی خۆت عەفوویەکی زۆر گەورە بەرامبەرمان بنوێنە. یا ئیلاهی ئێمە زانیومانە ئەهلی کەڕەم هەر کەس تەقە لە دەرگای بدا دەرگاکەی داناخە، یا ئیلاهی بەخوا ئێمە تەقە لە دەرگای کەڕەمی تۆ ئەدێ، دەی بە کەڕەمی خۆت ئەم دوعایانەمان قبوڵ کە، یا ئیلاهی ئەم دوعایانەمان قبوڵ کە، یا ئیلاهی ئەم دوعایانەمان قبوڵ کە، لێمان وەرگرە یا ئەکرەمە الئەکرەمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەم ئیماندارانە بەخوا بە دڵ لێرە حوزوریان هەبوو، یا ئیلاهی هەمویان هاتوونەتە ماڵەکەی تۆ، هەمووی بەڕەجای ئەوەی دوعاکانیان گیرا بێ. ئیلاهی ئەگەر چی کەڵکی دوعاکانمان نەبێ مووی سپی ئەم ڕی سپیانە بەرزەکەینەوە بە حوزوری تۆ یا رب العالمین، بەڕیشی سپی ئەوان هاوارد لێ ئەکەین و دوعاکانمان گیراکە، بە دڵی جوانی ئەم گەنجانە هاواردە تۆ ئەکەین و تەوبەکانیان ئەکەینە تەوەسول یا رب العالمین، بەم مناڵە بێگوناهانە هاوار ئەکەین و تەقە لە دەرگای ڕەحمەتی تۆ ئەدەین. دەیا ئیلاهی دوعاکانمان گیرا بکە، دەیا ئیلاهی دوعاکانمان گیرا بکە، دەیا ئیلاهی ئەم دوعانەمان لێ قبوڵ کە. خوایە هەرچی چاکە بۆ دینمان بۆ ژینمان پێمان عەتاکە، ئەوەی خراپە بۆ دینمان بۆ ژینمان لێمان دوورخەرەوە. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.